ئەنجومەنی پارێزگای سلێمانی هاوشێوەی ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و دهۆک وادەی یاساییان تەواو بووە. ئەگەرچی ئەو ئەنجومەنانە بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2009 90 ڕۆژ ڕێگەپێدراون کاری یاسایی خۆیان درێژ بکەنەوە تا لەو ماوەیەدا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە بچێت و ئیشوکاری هاوڵاتیانیش پەکی نەکەوێت. ڕێکەوزەکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەو بارەیەوە ڕای دەگەێنێت ئەو سێمانگەش تێپەڕی و لە 24 نۆی 2010ەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەولێر و دهۆک کۆتایی بە وادەی یاساییان هاتووە. ئەوەی پێویستە کارەکان بە یاسایی بکاتەوە ئەوەی یان دەبێت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە بچێت یان دەبێت پەرلەمانی کوردستان وادەیەکیان بۆ درێژ بکاتەوە. ئەنجومەنی پارێزگای هەرسێ پارێزگاکەی هەولێر دهۆک و سلێمانی بەپێی قانونی 2009 کارەکان ئێستا دوای تەواوبوونی ئەوە 90 ڕۆژی کە لە یاسای ژمارە 4 2009 دیسان بۆ دیاریکراوە ئەو 90 ڕۆژەش تەواو بووە. ئێستا یەکتر ئەنجومەنی پارێزگاکان چاوەڕوانی ئەوەن یاخود پەرلەمان ماوەی کارکردنی ئەنجومەنەکان بۆ ماوەیە کە حیزبەکان لەسەر ڕێکەون درێژ بکاتەوە یاخود حکوومەتی هەرێمی کوردستان وادەی هەڵبژاردن دابنێ بۆ هەموو پارێزگاکان. جا ئەمە وادەیەکە لەم ساڵا دانرێ یاخود لەگەڵ ماڵی مانگی 12 لەگەڵ پارێزەکانی دیکە عێراق دانرێ، بەڵام هەر وادەیەک دامرێ پێویستی بۆ ئەگەر وادەکە دوور بێ بێگومان چەڕوانیشی دیکەی پێ بچێ پێویستی بۆ یەکە پەرلەمانی کوردستان تا ئەو وادەیەکە حکوومەت دایانێ چارەسەری یاسایی بۆ بدۆزێتەوە بۆی ئەنجومەنەکان لە کارەکانی خۆیان بەردەوام بن. ناتوانین بڵین ئەنجومەنەکان کەوتونەتە بۆ شای یاساییەوە، بەڵام لە ڕووی یاساییەوە بابەتێکە پێویستی بۆ چارەسەرکردنی بەپەلە هەیە. جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش ڕای دەگەێنێت ئەگەرچی ئەوان بەردەوامن لە ڕایکردنی ئیش و کارەکانیان، بەڵام هەر بڕیارێکی ئەنجومەنەکەیان قابلیتانە لێدانە لەلایەن دادگای کارژێڕیەوە. تا ئەو کاتەی ئەنجومەنی وەزیران ماوەیەک دانێ و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکرێت و ستافی نوێی تازەی ئەنجومەنی پارێزگاکان دەست بەکارە بن بە پێچەوانەوە ئەنجومەنی پارێزگاکان هەر بڕیارێ بن بڕیارەکانیان قابلی تەعنە بێ لە دادگای کارگێڕی ئیش و کارە ڕۆتینیەکانی ڕۆژانەشمان چاودێری و بەدواداچوون و هەماهەنگیە لەگەڵ حکوومەتی خۆجیەتی ئێمە لە هەوڵی پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتران لە ڕێگەی دام و دەستگا حکوومیەکانی سنووری پارێزگای سلێمانیەوە لەما هیچ کێشەیەکمان بۆ دروست نەبووە، بەڵام لە ڕووی یاساییەوە ئەگەر یاسای پارێزگاکان هەموار نەکرێتەوە و تەمدیدی ماوەی ئەنجومەنی پارێزگاکان نەکرێت لە ڕووی یاساییەوە عیبێکی یاساییە. ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە 24 شەشی 2014 سوێندی یاساییان خواردووە، لە 24 شەشی 2010 ماوەی کارکردنیان تەواو بووە و بەپێی یاسای ئەنجومەن تەنها 90 ڕۆژ بۆیان هەبوو وادەی کارکردنیان درێژ بکرێتەوە. ئەوەی لە ئێستادا چارەسەری بنەڕەتی کێشەکە دەکات پەرلەمانی کوردستانە کە هەمواری یاساکە بکاتەوە و ماوەی کاری ئەنجومەنی پارێزگاکان درێژ بکاتەوە یاخۆت هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئەوەش لە کاتێکدایە بڕیار بوو لە کۆتایی ئەم ساڵدا لە پارێزگاکانی عێراق هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە بچێت و هەرێمی کوردستانیش بەشدار بێت، بەڵام تا ئێستا ڕوون نییە و یەکلا نەبووتەوە ئایا ئەو هەڵبژاردنە ئەنجام دەدرێت یاخود نا. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.